خۆی ئەگەر زستانیش بێ هەفتەی ینی جارێک دوو جار تو مناڵەکە دەبێ بشۆی ینی بەڵام هەفتەی جارێک دوو جار بە شامپۆ ئێمە باسەکەین بە شامپۆ بیشۆی بۆ مناڵی ساوا مەسەن لە ساڵێکمتر ئەتوانیم باشترین کات بە شەوە لەبەرەوەی شەوەکە توانی بیشۆی مناڵەکە ماسوولکەکانی شی لەبێ ئەڕوا ئەکەوێتە ناوخەو خەوی باشە ئیستراحەت دەکات بۆیە ئەڵێن دایمەن ئەگەر مناڵ مەسەن زۆر ناڕەحەت بێ ڕووتی کردەوە لە جووری خۆی تشتێکی بۆ بێنە ئاوێکی شلتێنی بۆ بێنە کە گونجە بێ بۆ مناڵەکەی بیخەناو سەری بەشەوە بەس بیخەنا ئاوەکە با یاری بە ئاوەکە بکە لەشی شلەوێ زەیتی لێ بدە مەساجێکی بۆکە دەبێت مناڵەکە کەوتن ئاوخا ڕۆی ڕاستە باشە دکتۆر خۆراک تا چەند کاریگەری هەیە لەسەر باڵای منداڵ خۆراک کاریگەری هەیە یانیش مەسەلەن کە بە خۆی باڵایەکە چەند بیت هەر ئەوەندەیە ناکرێت دەستکاری بکرێت نا طبعا خۆی باڵا تەسیری زۆر شت هەیە تەسیر لەسەر باڵاکە یەکەم شت هین ویراسە تەسیرەکە دایک و باوکە مامە خاڵەکانە بزانە ئەوە چەند تەسیری کردو بەڵام ئەوە دیار نییە عادەتەن لە جینات دیارە جیناتی مناڵەکە دیارە هەتاکو ئێستا دیار نەکراوە کە لە چی جینێک مەسەن ئەو تهدید کراوە ئەو مناڵە بەڵام بە شێوەیەکی گشتی بڵین مناڵەکە جیناتی نووسراوە بەبێ 170 نووسراوە بڵین خوا بۆی نووسیوە 175 باشە 175 ئەو 175 احتیمال نەگاتە 175 نەگات ئەو مناڵە بگاتە 160 بڵین تەسیرەکە چییە بۆ نەگەشت تەسیری خواردنە خواردنێکی باشی نەخواردووە ڤیتامیناتێکی باشی نەخواردووە پرۆتینێکی باشی نەخواردووە کالسیۆمێکی باشی نەخواردووە ڤیتامین دی باشی نەخواردووە ئەو شتانەی خواردنێکی تەندروستی نەخواردووە دوو نووسنێکی باش نەنووسووە نووسنی باش نەنووسووە نووسن لە سەعات دەوە لە سەعات 11ەوە هۆرمۆنی گەشە دروست دەبێت هۆرمۆنی گەشە لە مێشکی مناڵەکە دەرەکەوێت مناڵەکە نەنووسە لەو کاتە ئیش ناکە ئەو وەختە یعنی کەواتە ئەتوو ئیسفادە نەکرد لەوێ هۆرمۆنی گەشە دەوری نووسن زۆر کاریگەریە لەو وەختە دکتۆر سەعات چەند دەبی منداڵ نووسبی عادەتەن ئێمە دەڵێن لەبەرەوەی وەزع ئێمە بڕێک هێنا فەرقی لەگەڵ ئەوروپا ئێمە ئەڵێن بەلایانی کەمەوە سەعات دە ئەبێ بنوێت نووسبێ بەڵام لە ئەوروپا لە سەعات 7ەوە ئەوان نواندیتیان ئەوان نواندیتیان ئەوان سیستەمیان هەیە سیستەمیان لەسەری دەڕۆن دایکێک دێ ئەڵێ وەڵا من حاڵم کرد دوسێ هەفتە نەنووست ئەوە پێ ناڵێن سیستەم لە مناڵیە ئەتوونە بێ وا بکەی ئەتون معقول نییە ئێمە خۆمان وەکو کوردستان ناتوانین سیستەم دروستکەین بۆ منە ئەلا دەگمەن عائلەیەکەیە بتوانێت سیستەمێک دروستکە یعنی دایکێکە کۆنتترۆلی هەیە دەبینە ساعت هەشتە پیان بڕۆ بنون باشە ئەوان هەمووی بە قسەیەکەن ئۆڕۆنون بەڵام تۆ لێرە ینی کۆمەلگایەکی تێکەڵە میوانت بۆ دێ ئەڕۆی بۆ میوان وەختەکەت لێ تێکەچێ سەعاتی بایۆلۆژی لە مێشکی مناڵ هەیە تۆ سەعاتەکە یان ئەیکەی بە سەعاتێکی سینی سەقەت یان دەکەی بە سەعاتێکی سویسری